سەر و قەڵەمە دیارەکانی نێودنیای ئەدەبیاتی کوردی دیارە گوێپەنجەیە و ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری ئەدەبیاتی کوردیەکات لە ئێستاە خەڵاتی مەموزین ئەبەخشێتە ئەم قەڵەمە جوانەی نێو ئەدەبیات. فستیڤاڵی مەموزین فستیڤاڵێکی ئەدەبیە کە ساڵانە لە پایتەختی کوردستان لە هەولێری خۆشەویست بەڕێوە دەچێت. دەتوانین بڵین فستیڤاڵەکە خۆی لە سەرەتاوەکو بەڕێوەچوو لە پارتێک مۆسیقا بەڕێوەچوو دوایی پانێڵێکی ئەدەبیمان هەبوو کە لەسەر پرسی زمان قسە دەکەن. ساڵانە ئەو فستیڤاڵە دەدرێت بە نووسەرێک یاخود وەرگێڕێکی دیار شوێن پەنجە دیار ماندوونەناس لەم بوارە. ئەم ساڵ سێمین ساڵە، ئەم ساڵە ژووک و ساڵەکانی دیکە خەڵاتەکە دەدرێت بە نووسەرێک. نووسەرەکە هەرچەندە ئێستا کاتی بڵاوکردنەوەکەی نەهاتووە، بەڵام من لێرە پێتان دەڵێم جەلیل کاکەوەیسە. جەلیل کاکەوەیس نووسەرێکی دیار و شوێن پەنجە دیار و خامە ڕەنگینی شاری کەرکووکی خۆشەویستە.